ڕۆژ دوای ڕۆژ پێشێلکردنی مافی ژنان ڕووی لە زیادبوون کردووە و ژنان لە قەزای چۆمان پێیان وایە لە شارە بچووکەکان بەهۆی ئەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بەهێزن مەودای ئازادی ژن سنووردارترە لەلایەک و لەلایەکی تریش کێشەکان کەمترن. ئەڵێ بەگشتی مافەکانی ژنان پێشێل دەکرێن ئەمڕۆ لە باشووری کوردستان ئەوەی گرینگە ئاماژەی بۆ بکەم ئەوەیەکە تاکو لە شارە گەورەکان دێدەر پەیوەندی کۆمەڵایەتەکان بەهێزتر دەبن. ئەمەش دوو دیوی هەیە، دیوێکیان ئەوەیەکەم پەیوەندی کۆمەڵایەتیان وا دەکەن هەم کێشەکان کەمتر بن هەمیش ئازادیەکان سنووردار بن. بەرتەسکردنەوەی ئازادی ژنان لە نێو کۆمەڵگەدا و نەڕەخساندنی دەرفەتی کار بۆیان وای کردووە بەردەوام مافەکانیان پێشێل بکرێت. پیرۆزبای خۆم ئاراستەی تەواوی ژنانی کوردستان دەکەم لەم ڕۆژەدا دەمەوێت بڵێم پێویستە زیاتر دەرفەت بدرێ بە ژنان کە بەشدار بن لە پرۆسەی سیاسی و بەڕێوەبردن و بەدەستهێنانی کار و نمونە شوێنێکی وەک چۆمان دەرفەتی کارکردنی دامەزراندنی تێدانیا بۆ ژنان بۆیە تاوەکو ژنان نەبنە خاوەنی کار و ئابووری خۆیان مافەکانیان لەژێر مەترسیدایە. بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی توندوتیژی دژی خێزان و ئافرەتان لە سۆران بە بەراورد لەگەڵ هەر چوار قەزای سنووری ئیدارەی سربەخۆی سۆران کەمترین ڕێژەی توندوتیژی دژ بە ژنان لە چۆمان تۆمار کراوە. هەڵبەتە ساڵانە ئامارەکانی توندوتیژی خێزانی لەسەر ئاستیاریمی کوردستان گۆڕانکاری بەسەردادێ ئەمەشکەوە پەیوەستە بە بارودۆخی ئابووری هاوڵاتیان و هەروەها کێشە کۆمەڵایەتیەکان و زیادبوونی تۆڕە کۆمەڵایەتیەکان. ئەگەر بەراورد بکەن ئەم ساڵ بە ساڵانی ڕابردوو ئامارەکانی توندوتیژی خێزانی لەسەر ئاستی هەر چوار قەزاکان سنووری ئیداری سربەخۆی سۆران گۆڕانکاری بەسەرداهاتووە و بەشێکیان ڕویان لە بەرزبوونەوە کردووە بەشێکیان ڕویان لە نزمبوونەوە کردووە. بەڵام ئەوەی جێگای دڵخۆشێکەوە ئامارەکان بە شێوەیەکی گشتی ڕویان لە کەمی کردووە بە تایبەت ئامارەکان توندوتیژی خێزانی لە قەزای چۆمانەوە بە بەراورد بە هەر چوار قەزاکانی تر لە ئاستێکی نزمدایە و کە ئەمەش جێگای دڵخۆشیە. ئەگەرچی لە قەزای چۆمان کێشە و پێشێلکردنی مافی ژنان لە ئاستێکی کەمدایە بەڵام نەبوونی دەرفەتی کار و دانەمەزراندن و بەشداری نەبوونی ژنان لە بەڕێوەبردندا هۆکارێکی دیکەی پێشێلکردنی مافەکانیانە. پێشەوە مەحموود کورسات نیوز چۆمان.